ئەمڕۆ بەرواری هەشتی پێنجی 2007 زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کۆلیجی تەکنیکی تەندروستی بە هەماهەنگی لەگەڵ زانکۆی لیستەری بەریتانی و زانکۆی سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی هەستان بە ئەنجامدانی سیمپۆزیۆمێکی نێودەوڵەتی لەژێر ناونیشانی بەرەو پێشبردننی توێژینەوەی هاوبەش لە پێناو تەندروستیەکی باشدا. Ladies and gentlemen, you welcome. Today we have international symposium under the title Research Development Partnership for Good Health and Well-being. This symposium organized by Suleimani Polytechnic University, Technical Health College, University of Suleimani, Leicester University in the United Kingdom, and Suleimania DHO. ئێستاش داواکارین لە بەڕێستان بەوەستانتان بە دەقیقەیەک بۆ گیانی پاگی شەهیدانی ڕێگای ڕزگاری خوازی گەلەکەمان. داواکارین لە بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر ئالان فەرەیدون سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. ناوی خوای گەورە و میهرەبان، میوانان، مامۆستایان، توێژەران، ئەکادمیان و پزیشکانی بەڕێز، سڵاوتان لێبێت، بەخێر بێن بۆ سیمپۆزیمی نێودەوڵەتی بەرەو پێشبردننی توێژینەوەی هاوبەش لە پێناو تەندروستیەکی باشدا لە شاری سلێمانی خۆشەویست لە نەخۆشخانەی شار. ئەمڕۆ هەمومان پێکەوە بە توێژینەوەی زانستی هاوبەش لە پێناو کۆمەڵێکی تەندروست و سیستەمێکی تەندروستی تەندروست کۆ دەبینەوە و گفتوگۆی زانستیانە دەکەین سەبارەت بە چۆنێتی دانانی پلانێکی ئەکادیمی و تەندروستی پێکەوە بۆ بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاری تەندروستی. ئەمڕۆ زانکۆمان زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لەگەڵ زانکۆی لیستەری بەریتانی و زانکۆی سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی لەم سیمپۆزەمەدا بە هاوبەشی کار دەکەن کە بە بڕوای ئێمە توێژینەوەی زانستی بەرەو پێشچوونی کۆمەڵ بە کاری هاوبەش دەبێت لە هەموو بوارەکاندا: ئابووری، زانستی، فێرکردن و سیاسی و کۆمەڵایەتی. دیارە سیستەمی تەندروستی یەکێکە لەو بوارانە. بەڕێزان، ئامادەبوانی خۆشەویست، زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی خۆشحاڵە بەم شێوازە کارانە بە تایبەتی کە لەگەڵ زانکۆی لیستەر ئەنجام دەدرێت کە پێش ماوەیەک ڕێکەوتن نامەیەکمان ئیمزا کرد لەگەڵیاندا بۆ کاری هاوبەش. دیارە ئەمڕۆ ئەم چالاکیە زانستیە بەرهەمی پەیوەندی زانستی بتەوە لە نێوانماندا لەگەڵ زانکۆی سلێمانی دایک و بەڕێوەبەرایەتی تەندروستی گشتی سلێمانی کە هەمیشە لە خزمەتی هاوڵاتی شاری سلێمانیدا کار دەکەن. بەڕێزان، ئەمڕۆ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لەگەڵ زیاتر لە 40 زانکۆ و ناوەندی زانستی و ئەکادمی پەیوەندی هەیە لە بەریتانیا و ئەمریکا و ئەوروپا و وڵاتانی دەوروبەرمان و چەندین پرۆگرامی خوێندنی هەیە لە دیبلۆم و بەکەلۆریۆس و دیبلۆمی باڵا و ماستەر و دکتۆرا لە بوارەکانی کارگێڕی و تەندروستی و ئایتی و ئەندازیاری و ڕاگەیاندن و ژمێریاری و چەندین پسپۆری تر. هەروەها زانکۆمان چەندین کۆنفرانسی زانستی و سیمپۆزم و وەرکشۆپ و دیداری ئەنجام داوە کە ئەمە بەرهەمی ئەرک و ماندووبوونی مامۆستایان و فەرمانبەران و خوێندکارانە. سوپاسی بێپایانمان بۆ هەمویان. سوپاس بۆ ڕێکخەرانی ئەم سیمپۆزمە بە تایبەتی کۆلێجی تەکنیکی تەندروستی زانکۆمان. دەستان خۆش، هەمیشە سەرکەوتوو بن. سوپاس و دەستخۆشیمان لە زانکۆی سلێمانی و زانکۆی لیستەر و برای بەڕێزم دکتۆر میران بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەکەم. سوپاس بۆ برا بەڕێزەکانم لە پزیشک و کارمەندانی تەندروستی لە نەخۆشخانەی شاری سلێمانی شارە حەیاتەکە. سڵاو و ڕێزم بۆ پێشمەرگەی پارێزەری سنوورەکانی کوردستان، سەروی ڕێز و نەوازش دانەوێنین بۆ شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان. ئێوەش هەشاد و سەرفراز و سەرکەوتوو.
دیارە ئێمە لە ڕابردوش بەجوودی سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیک و بەجوودی سەرۆکی سکوڵی پزیشکی زانکۆی سلێمانی ماوەی 2 ساڵێکە کاری هاوبەشمان زۆرە، یعنی لەو زانکۆیانە بەڕای من هیچ شتێک ناکرێ ئەگەر پێداویستەکانی ئێمە پرسمان پێ نەکەن. بۆ ئەم ڕۆژکە لێرە کۆبووینەتەوە دیارە شتێکی زۆر گرنگترە بەڕێی من لەسەر شتێکە کە ئێمە تا حدێک باشین لە هەندێک مەوزوع لەسەر توێژینەوەکان و لە هەندێک لایانی تریژی ئێمە وەکو پێویست نین. دیارە ئەگەر ئێمە بمانەوێ خۆمان بەرەو پێشەوە بەرین لە هەر بوارێک لە هەر دایرەیەک بەڕێی من ئەبێ پشت بە توێژینەوەکان ببەستین، ئەبێ پشت بە داتا و ئامار ببەستین. جەوەرە لە هەموو سێکتەرەکانی حکومەت لە دایری ئاو لە دایری کارەبا لە هەمویان زەڕوتر سێکتەری تەندروستیە کە پشت بە توێژینەوە بەستێ لەبەرەوەی کە خۆتان ئاگادارن هیچ نەخۆشیەکی تازە تۆ ناتوانانی چارەسەرێکی تازە بەکاربێنی هەتا توێژینەوەیەکی لەسەر نەکرابێ هەتا داتا و ئامار نەبێ. هیچ پشکنینێکی تازە ناتوانانی تۆ ئیشی لەسەر بکەی ئەگەر توێژینەوەی بۆ نەکرابێ. ئەمساڵ بە نمونە لە 4 مانگی ڕابردوو 1000 نەخۆشی شەکرە هەبووە، پار 500 نەخۆشی شەکرە هەبووە، کەواتە ئەمساڵ ئێمە نەخۆشی شەکرە دووقاتین بە پار، کەواتە ئەوە پێویستی بە توێژینەوەیەک هەیە کە دکتۆرە بەڕێزەکانی شەکرە لەسەری بکەن کە هۆکارەکەی چی ئێمە ئەمساڵ 2 ئەوەندە نەخۆشی شەکرەمان هەیە. بۆ نەخۆشی دڵ و بۆریەکانی خوێن زیادی کردووە، بۆ نەخۆشی شێرپەنجە لە هەموو عالم زیادی کردووە نەکرد لە کوردستان، کەواتە ئەوە پشت دەبەستێ بۆ توێژینەوانە. ئێمە لە 2 ڕۆ توێژینەوە کراوە لە سەحا، لێچێکیان لە ڕووی ئەو توێژینەوانی کە دکتۆرەکان کردوێتی بەڕێی ئێمە لە ڕووی چارەسەر و پشکنینەوە ئێمە ئیسفادەمان لێ کردووە و دانەبراوین لە وڵاتانی دەرەوە. ئەگەر چارەسەرێک لە شوێنێک هەبوو بێ لە لای ئێمەشە بووە، ئەگەر پشکنینێک لە شوێنێک هەبوو بێ لە لای ئێمەشە بووە و هەموو دیبلۆمەکانی تەندروستی و ئەوانەی زانکۆی سلێمانی و سکوڵی پزیشکی هەمووی توێژینەوەی خۆی هەبووە. گەیشتوینەتە دەرەنجامێک کە دکتۆرەکان و کارمەندان ئیسفادەیەکیان لێ کردو لە ڕووی پشکنین و چارەسەرەوە. ئەوەی کە نوقسانی ئێمە بووە ڕەنگە توێژینەوەمان نەبوو بێ لەسەر احتیاجاتی خۆمان، توێژینەوەمان نەبوو بێ لەسەر پلانی داهاتوومان، لەسەر سیستەمەکەی خۆمان وەک پێویست توێژینەوەمان نەبوو بێ. بۆ نەمان کردووە ڕەنگە فریان نەکەوتبین، ڕەنگە تازە بوو بین لە 10 ساڵی ڕابردوو توێژینەوە کرابێ لەسەر لایەنە توبیەکە. ئێمە لە لایانی پلان و لایانی سیستەمەکە تا ئێستا بەڕای من وەکو پێویست نەبووین. حساباتمان بەپێی ئەوە نەکردووە کە پێویستیمان بە چ نەخۆشخانەیەکەیە، تا حدێک کردومانە بەڵام مرتاح نەبووین پێی، وەکو پێویست نەمان کردووە. ئەم ساڵ نزیکەی ساڵێکە بەشی توێژینەوەی زانستی کراوەتەوە لە وەزارەتی تەندروستی، کەواتە ئێمە تازەین، مەبەستم ئەوەیە کاڵێم لەو ناحەی بەڕێوەبردن و سیستەمەکەوە وەکو پێویست توێژینەوەمان نەکردەوە. بەشی هۆبەی توێژینەوەش لە دایرە سەحەکان هەیە. ئیکە من سپاسان دەکەم ئامادەبوونی ئێوە لە نەخۆشخانەی شارەوە ئێمەی گەورە کردو و ئیشەڵا ئەم کارە هاوبەشانە هەر زیاتر دەبێت و زۆر سپاس. ئەمڕۆ بەرواری 8 پێنجی 2017 ئەستاین بە ئەنجامدانی سیمپۆزیۆمێکی نێودەوڵەتی بە سەرپەرشتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کۆلیجی تەکنیکی تەندروستی بە هاوبەشی لەگەڵ زانکۆی لیستەری بەریتانی و زانکۆی سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی لەژێر ناونیشانی بەرەو پێشبردنی توێژینەوەی هاوبەش لە پێناو تەندروستیەکی باشدا ئەنجامدا و ئەم سیمپۆزیۆمە تێدا کۆمەڵێک سپیکەری نێودەوڵەتی و سپیکەری لۆکەڵی تێدایە خۆی تێدایە کە هەڵدەسن بە ئەنجامدانی پیشاندانی ئەو بەحسانە ئەو توێژینەوانەی کە کردویانە بە مەبەستی ئەنجام گەیاندنی کۆمەڵێک زانیاری نێو بە گوێگران و بەرزکردنەوەی ئاستی و هۆشیاری زانستی بە ئامادەبوونمە. ئێمە پێشتریش بەکە هاوبەشی کارمان کردووە لەگەڵ فەرماگەی تەندروستی سلێمانی و لەگەڵ زانکۆی سلێمانی و هەرماوەی لەمە پێشیش بەشدار بووین لەگەڵ زانکۆی سلێمانی و سندیکای پزیشکانیدان بە میتینێک ئێوە تا ئێستا چەندین سیمپۆزیۆمی ترمان ئەنجام داوە وەکو کۆلیژی تەکنیکی تەندروستی و پارساڵیش بە هەمان شێوە سیمپۆزیۆمی نێودەوڵەتیمان لەگەڵ وڵاتی ئیتاڵیادا ئەنجامدا و زۆر بە گرنگی دەزانین ئەم سیمپۆزیۆمانە لەبەر بەرزکردنەوەی ئاستی زانستی و ئەکادمی هەم زانکۆمان و هەم پێرەبێژبوون و زیادکردنی وشیاری تەندروستیش.